ئەوانەی لێرە دانیشتوون لە خولەکانی بەڕێوەبەرایەتی بەکارخستن و مەشقی پیشەی گەرمیان فێری پیشەکراون و ئێستا بڕوانامەی کاریان پێدەدرێت. بەشێک لەمانە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان و لە کەرتی گشتی دەرفەتی دامەزراندنیان بۆ نەڕەخساوە. بۆ دەستکەوتنی پیشە و پەیداکردنی بژێویش بەشداری خولی تایبەتیان کردووە و دەیانەوێت لە کەرتی تایبەت توانەکانی خۆیان بەگەڕ بخەن. من دەرچووی زانکۆم بەشی عەرەبیم تەواو کردووە، شادێ بەکار لەورێسم هەیە، بەڵام بۆ ئەوەی کە دانەمەزراوم هەوڵم داوە بەشداری لە خولێگا بکەم، خولی کۆمپیوتەرە ئەوەیشە خولەکەم تەواو کردووە، هەوڵم داوە شارەزایەکم بێت لە بەروارمە. زۆر شتی فێر بووینە ئەتوانین پشت بە توانگا خۆمان ببەستین بە جوانیش. ئێستایەکی خۆمم لەو کەسانی کە لەو سنتەرە تەواوم کردووە، ئەمڕۆژ بە پشت بەخوا بۆ سنتەرە و بۆ مامۆساوەسەنە بڕوانامەیم خۆم وەرگرتووە کە ئەتوانم لە هەمان کاتە پیشەکەی خۆم بەکار بێنم بۆ دوکانێک و ئارایشگایەک دابنم لەخوا بەزیابێ، یعنی وا فێرکراوین کە پشت بە خۆمان ببەستین. دەرچووی زانکۆی گەرمیان بە شمێژم تەواو کردووە، زۆر خۆشحاڵم کە ئێستا خۆم خاوەنی سنتەرم. پێشتر لە دایرێ بەکارخستن لەوێ تەلەبە بووم، ئێستا خۆم خاوەنی سنتەرەکەم لێرە تەلەبان سەتا خڕوجەکەن و زۆر دیساگە کە من خۆم پشتم بە خۆم بەستۆ لەم ئیشەیە، زۆر فێر ئیشێکی زۆر باش بووم. فێری ئەم پیشەیە بووم لە خولی دوورمان، ئەتوانم لەم ڕێگەیەوە دوکان و پیشەی خۆم هەبێ پشتی بێبەستم بۆ ژیانی داهاتوو. بەوتەی بەڕێوەبەرایەتی بەکارخستن و مەشقی پیشەی گەرمیان لە ناوچەکە هەوڵی کەمکردنەوەی ڕێژەی بێکاری دەدرێت و بەڕێوەبەرایەتیەکەشیان ڕێو شوێنەکانی بۆ ئەو پرسە بەگەڕ خستووە. بۆ ئەو مەبەستەش دەستی بەکردنەوەی خولی پیشەی بۆ ئەو کەسانە کردووە کە دەیانەوێ فێری پیشە ببن بۆ پەیداکردنی بژێوی خێزانەکانیان. ئێمە ئەم بەجاربوانە لە دوای ئەم تەوابوونی خولەکانیان دەتوان بڕۆن لە بازار ئیش بکەن و احتیمالکەن لەسەر خۆیان. ئێمە بەڕێوەبەرایەتێکمان چەندین وەرشە پیشەیمانەیە و پێویستە زیاتر وەرشە بکەینەوە کە ئەمە بەشێکە لە هاوکاری حکوومەت بۆ نەهێشتنی بێکاری لە کەرتی تایبەتە. با پێی ئامارەکان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە بەڕێوەبەرایەتی بەکارخستن و ڕاهێنانی مەشقی پیشەی گەرمیان 53 خول بۆ 12 پیشەی جۆراوجۆر کراوەتەوە و 939 فێرخوازیش بڕوانامەی کاریان پێدراوە کە ئێستا بەشی زۆریان خاوەن پیشەن و لە بێکاری ڕزگاریان بووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.